پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بووەتە بابەتی گەرمی شەقامی عێراق و کوردستان. چاودێران و شارەزانی ئەمنی پێیان وایە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان دەبێتە هۆکاری کردنەوەی دەرگای دەیان گرفت و سەرێشە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش. بۆیە بابەتی کشانەوەی ئەمریکا لە عێراق تەواو هەستیارە و عێراق بەرەو دوو ڕیانێکی نادیار دەبات. لە ئێستادا ئەوەی لەسەر شانۆی ڕووداوەکان دەبینرێت کشانەوەی هێزەکانی ئەمریکا بوونی نییە. ئەوەی هەیە هەندێک گۆڕانکاریە لە ڕوخساری پێشەوە. ناوی هێزەکان لە هێزی سەربازی و هێزی شەڕکەرەوە گۆڕاوە بۆ ڕاوێژکارانی سەربازی کە مەشق و ڕاهێنان بە هێزە عێراقیەکان دەکەن. ئەمە ئەو شتەیە کە عێراق و ئەمریکا لە پشتی پەردەوە لەسەری ڕێکەوتون. کاتێک هێزەکانی ئەمریکا لە عێراق بە تەواوی بچنە دەرەوە، ئەوە بە دڵنیایەوە عێراق ڕوبەڕووی هێرشی مەترسیداری جۆرا و جۆر دەبێتەوە کە هەر لایە و دەیەوێ بەشی خۆی لا کێکەکە ببچڕێت. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هێشتا عێراق خاوەنی هێزێکی سەربازی یەکگرتوو نییە کە لە توانای دابێت وڵات لە مەترسیە ناوخۆیی و دەرەکیەکان بپارێزێت. هاوکات کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کاریگەری لەسەر دۆخی ئەمنی ناوچەکە دەبێت و بۆشایەکی ئەمنی دیکە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دروست دەکات. لە 2023 تاکو ئێستاکە گەلانی عێراق نەیانتوانی حکوومەتێک دروستکەن کە لەسەر چۆکی خۆی بۆستێەوە بتوانێت ئیدارەی ئەمنێتی وڵات بدات و ئەو ڕەوشە سیاسی کە لە عێراقا هەیە مان دەزانین کە بارتەقای ئەوە نییە کە هێزەکانی ئەمریکا بکشێتەوە لەبەرەوەی لە عێراق فرەپێکاتەیە جیاوازی ڕنگ و دەنگەکان دەستێوەردانی نێودەوڵەتی ئەقلیمی زۆر هەیە و ئەو دەوڵەتی کە ئێستا پێوترێ دەوڵەتی عێراق تاکو ئێستا ئامادەی ئەوەی نییە کە بتوانێت باری ئەمنی وڵات سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزێ و ئەمنیەتی خەڵک بپارێزێ. بۆیە خەڵک دەترسێ تەجروبەی 2011 دووبارە بێتەوە کە بەپێی ئیتفاقێک کە هێزەکانی ئەمریکا لە عێراق کشانەوەکەش نسبی بوو، بەڵام بینیمان لە فرسەتێکە حرەکەی داعش دروست بوو و بەشێکی زۆری پارێزگاکانی ناوەڕاست بە تایبەتی کەوتەژێر دەست داعشەوە. هەرچەندە مانگی ڕابردوو کۆبوونەوەی نێوان مستەفا کاظمی و جۆ بایدن لە ئەمریکا بۆ هەمان پرس بەڕێوە چوو، بەڵام چاودێران پیان وایە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق تەنها ناوگۆڕینە لە هێزی شەڕکەرەوە بۆ هێزی مەشقکار بە هێزە عێراقیەکان و بەم پێوە دانگەش بێت دەستبەردانی تەواوی ئەمریکا لە عێراق ئەگەرێکی دوورە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.